دیارە ئێمە ساڵانە ژمارەیەکی باش پەنجەماسی بەرهەم دێنین بۆ بەنداوەکان و بۆ پرۆژەکانیش بە نرخێکی داشکاند و گونجا پێیان دەدەین. ئەم ساڵ دیارە 150,000 پەنجەماسیمان هێنا ئێستا بۆ ئەم بەنداوە. دیارە دەبێتە مایەی سامانی ئاژەڵ بۆ خەڵکی ناوچەکە و سوودی دەبین، بەڵام هیوادارم چاودێری بکرێ و بە شێوەیەک سوودی ببینرێ کە زیان نەگەێنێ، چونکە شوێنی تر هەبووە دیارە بە شێوەیەکی نادروست مامەڵە لەگەڵ کراوە، مەسەڵەن یا زۆرە دەرمانێک وەک کلۆری تێکراوە ئەو پەنجەماسیانە زۆربەی هەر زۆری مەسەڵەن کوژراون بەبێ ئەوە هیچ سوودی لێ ببینرێ. بۆ ناوچەکە سەبری لێ بگەن تەمام ماسیانە ماسێکی باشیشن و ینی لەوانەیە ئەگەر لێ بگەڕن وردە گەورە بێ هەتا 25 کیلۆش گەورە دەبێ، ماسی باشەوە بێ کێشەشە و هیوادارم سوودی لێ ببینی و بۆ خەڵکی ناوچەکەیە.